بەناوی خۆی گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنمەیەدا قسە دەکەین لەسەر دواهەمین ئەو گۆڕانکاریانەی کە لەم چەند ڕۆژەدا ڕوویاندا بە تایبەتیش کشانەوەی هەریەک لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها سەرهەڵدانەوەی خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستان بە میواندەرێتی هەرێک لە بەڕێزان کاک عەدنان عوسمان ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان هەروەها کاک یاسین حەسەن وەزیری پێشوو لە حکوومەتی عێراق بەخێرهاتنی میوانە بەڕێزەکانم دەکەم سوپاسان دەکەم کاک عەدنان بە لە بەڕێزتانەوە دەست پێ بکەم دوازار هەریەک لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بڕیاریاندا پاشەکشە لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەن چی گرینگە لەم هەنگاوەدا؟ سپاس دیارە خۆت گوتنی دوجار بڕیاریاندا چونکە بڕیارەکە درەنگکەوت زۆر درەنگکەوت بۆیە پێشتر بۆیە بەڵام دیارە بڕیارەکە گرنگە بەو حکومەی کە هەردوو لایەن گەیشت بوونە قەناعەتیان و ماوەیەکی زۆرە لەو قەناعەتەدا بوون کە ئەم حکومەتە لە توانایدا نییە و بەرنامەیە کە لەسەری دانراوە و بنەمایی لەسەری دانرا کاری لەسەر بکات و بڕاتە پێشەوە ئەم دوو لایەنە تێگەیشتن لەوەی کە ئەم حکومەتە لەسەر ئەو هەمان ئەو ڕێڕەوە عەقڵەتێک کە پێشتر کاری لەسەر کرد بە هەمان شێوە بەردەوامە و پەرە بە هەموو کارێکی نادیموکراسی و لە دەرەوەی شەرعیەت و لە دەرەوەی ئوسوڵی کاری حکوومەتی کارەکەات. طبعا ئەمە سەرباری ئەوەی کە لەو ماوەی ڕابردوودا حکومەتە کۆمەڵێک ینی بابلە لە کارنامەکەیدا کۆمەڵێک خاڵی لاواز یا خاڵی سلبی خەتەرناک هەیە چ لە بواری سیاسی کە مۆزوعی ڕیفراندۆم و دواتر ئەو شکستە گەورەی کە هێنایان لە مۆزوعی خاک لە دەستدانی خاک و ینی ئەو لێکترازانە گەورەی کە لە نێوان هێزی چەکدار و هێزی پێشمەرگەی کوردستاندا هەبوو قوڵتر کرایەوە و دیارە ئەو مەلەفە گرنگە ئەساسیەکانیش کە مەلەفی ئابووری مەلەفی قوتی خەڵک مەلەفی ژیانی خەڵک مەلەفی پاشەکەوت مەلەفی ئەمە هەم مەلەفانە هەمووی شکستی هێنا و پاشەکشەی کرد بەڵام بۆ ئەوە وەکو ئەمڕۆ کاگنێ سیروان بارزانی سەرۆکی حکوومەت گوتی 4 ساڵ یان نزیکە 4 ساڵیان پێویست بەم حیزبە بۆی لەبەر تێبگەن مۆزوعەکە خۆ 4 ساڵ نییە مۆزوعەکەوەیە کە لە سەرەتایی دەستپێکردنی کابینەکە هەر پێنجدایان کە بەشدار بوون لە چوارچەوەی بەرنامەیە بوو کە قەراروا بوو چاکسازی بکرێت و لایەنەکان کە بەشدارن شەریکی ڕاستەقینە و فعلی بن ئەم شەراکەتە بۆ ماوەیەک بەردەوام بوو و پێم وایە هەموو لایەنەکان هەرێکە تەڕح و ئەوەی هەبێ ئەوەی کە من ئاگادار بوو بەنسبەت زوتنەوەی گۆڕانە لەو سێکتەرانەی کە بەدەستیەوە بووە لە وزارەتانە کۆمەڵی پلان و بەرنامەی خۆی هەبوو بۆ بردنە پێشەوەی بەڵام دوجار پرسە سەرەکیەکان هاتە پێشەوە هەم پرسی چاکسازی و هەم پرسی ئەوەی کە تۆ چەند بە گوێرەی یاساکان کارەکەی ینی تۆ جارێکی تر چۆن تەمدیدێکی نایاسایی ناکەیت و بۆ پرسی سەرۆکی هەرێم چۆن سیستەمەکەی بە پەرلەمانی و چ موقعی بە پەرلەمانەوە نادەی ئەو ئینقلابەکرا بەسەر پەرلەمان و بەسەر شەرعێتاک واتە دو ساڵی دوای ئەوە ئەم ماوەیەی تر ئەمە 4 ساڵ نییە کە ئێمە گەیشتێتەوە قەناعەتە هەر لە سەرەتاوە ڕەخنەگیرا لەم حکوومەتە تەنانەت جنابش لەوانەیە لەبیرت بێت زۆر جا ئەوترا ئەم حیزبانە ئەم دوو حیزبە قاچێکیان لە ئۆپۆزیسیۆن و قاچێکیان لە نێو دەسڵاتە ینی وەکو نەنگیەک یا وەکو خاڵێکی سلبی باسییانە کرد کەواتە ڕەخنەکان هەر هەبوو ملاحەزەکان هەر هەبوو و دوجاریش هاتە سەرەوەی کە بەو شێوە نایاسانەی مامەڵە لەگەڵ بستنەوەی گۆڕانەکرا بزنەوەی گۆڕان دەرکرا لە پرۆسی حکومڕانی لە کوردستاندا ئێستا گەیشتنەتە ئەو هینە ئەوەیە کە هەموو خاڵانە ئیزافەتەن بۆ خاڵانی ترکە ئێستا هاتو پێشەوە کە ئەم حکومەتە ینی بەڵێن ئەو حکومەتە بە تەواوەتی لە هەموو ئەو پرسە گرنگانە شکستێکی گەورەی خواردەوە و توانە قدرەتی ئیدارەدانی نییە و وەک ئەشبینین ئینفرادێکی گەورەی پارتی هەیە بە هەموو پرسەکان یەکەتی لاواز بووە هەزیل بۆ زەعیف بووە بۆ توانای ئەوەی نییە کە شەریکی فعلی بێت ئەم حکومەتە ئێستا حکومەتی پارتی دیموکراتی کوردستانە عنوانە گەورەکەی ئەوەیە کە پارتی دەسڵاتدار و خاوەنی هەموو بڕیارێکە تایدا بۆیە مانەوە لە نێو ئەم حکومەتەدا لە ئێستادا دەرچوونەوە ئەم حکومەتەدا ئێستا ئەو گرنگی هەیە کە یەکەم هەم پەیامێکە بۆ ناوخۆی کوردستان کە چیتر ئەم دوو هێزە بەشێک نابن لە کارنامە حتا ئەگەر بە شێوەیەکی لاوازیش بێ بەشێک نابنەوە و پەیامەکەی تریش کە بەڕای من و پەیامێکی گرنگە و ئەساسا ئەویش پەیامێکە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی بۆ عێراق بۆ هەموو دەوروبەر کە ئەم حکومەتی ئێستا ماوەتەوە حکومەتێک نییە تەمسیلی هەموو خەڵکی کوردستان بکە هەموو لایەنە ئەساسیەکان تایدا بەشدار بن و ئەوە بن بۆیە هەر بڕیارێک کە بدرێت لە ئێستادا و هەر کارێک بکات کە هەرچەند پێشتری شەروا بووە بڕیار و کاری پارتی دیموکراتی کوردستانە نەکلارەکە زۆر باشە بەڵام مامەسە یاسین دەگوترێ پاشەکشەی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا هەنگاوێکی بێمانایە مەقسەد یەکێ لە سەرکردەکانی یەکێ لە دوو حیزبە دەسەڵاتدارەکەیە
و هەروەها یەشێکی تر ئەم هەنگاوی کۆمەڵ و گۆڕان بەڕاکردن ناو دەبات لە بەرپرسیارەتی لەم دۆخی ئێسادا ئەمە ڕاست نییە؟ ئەگەر بسم الله الرحمن الرحیم طبعا سپاس بۆ بەڕێستان و بۆ کاک عەدنان بۆ بینرانی بەڕێز و خۆشەویست. ئەگەر بێمانە بۆی ئازاری نادەن ئەوە دەرەنجامی ئەو ئازارەیە کە پێیان گەشتووە سەرنجامی کشانەوەی کۆمەڵ لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لە حکوومەت ئیعلانی شکستی ئەو حکوومەتەیە و ئیعلانی نەبردنەسەری بەڵێنەکانە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەشداری ئەم دوو پارتە لە سەرەتاوە بۆ ئەوە بووە کە گۆڕانکاری ڕیشەیی بکرێت لە سیستمی حکمڕانی و ئیدارە لە هەرێمی کوردستانە. ئیتفاقمان لەگەڵاکردون سەرەتا لەسەر چەند پاکێجێک کە داواکاری گەل و جەماوەر و نیشتمان و خەڵکی ئەم وڵاتە بووە، بەڵام زۆر بەداخۆنیان بردەسەر پەرلەمان تعتیل کرا. حکوومەت نەیتوانی ئەدای مهمەی خۆی بکا بە جوانی، نەکرا کە دەستگاکانی ئاسایش و هێزە ئەسکەریەکان نەکرایە دەستگای موئەسسەساتی و بەدامەزراوەی نەکرا. شەفافیت نییە لە هەرێمی کوردستانە، نائەدالەتی ئەتوانین بڵێن شەپۆل ئەیە، ڕێژێکی زۆری خاننشینی نایاسایی کە بۆتە بارێکی گران بەسەر حکوومەت و بەسەر گەل و جەماوەریشەوە نائەدالەتێکی زۆری پێڕۆ کردووە. سیاسەتی حکوومەتی هەرێم لە دوو حیزبە قەتیزما بوو، چەقی بەستە بوو. سیاسەتێکی ناڕوون لەگەڵ بەغدایە، وەفدەکان کە ئەچون بۆ دەرەوە تەنها نوێنەرایەتی لە لایەنێک یاخود لە دوو لایەنێک ئەکرد. هیچ حسابێ بۆ کەس نەکراوە هەتا ئێستا. زۆر بەداخەوە ڕیفراندۆم کراکە گەورەترین موئەسسەسەی تەشریعی لە هەرێمی کوردستان لە هەر وڵاتێکە بریتە لە پەرلەمان. ئەسڵەن پەرلەمان ئاگای لێ نەبووە، تەفعیل کراوەتەوە بۆی کە شەرعێتێکی پێبا. زۆر بەداخەوە ڕیفراندۆمیە کرا. ئەمە دەرەنجامی ڕیفراندۆمە ئەم شکستەی کە هاتووە طبعاً كالقشة التي قصم ظهر البعير. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی چاکسازی ئەیە، خۆی ئیدعای ئەوەکە هەموو جارێ ئەو بەڵێن هاوکاری بووین. ئێمە زۆر هەوڵمان داوە، ئامۆژگاری زۆرمان پێشکەش کردووە و هاوکاری زۆرمان پێشکەش کردووە و دانمان زۆر بە خۆمان ناگرتەوە بۆ معلوماتی هەموو ئێمە کۆمەڵی ئیسلامی دوومانگە بڕیارمان داوە لە حکوومەت بکشینەوە، بەڵام سەبرمان گرتووە بەڵکو هەرچی چۆنەکە بێ گۆڕان بکرێت. من قسەی بەشێک لە خەڵک ئەوەیە کە ئەم دوو هێزە تا دوێنێش پێسکە و پایەکان ئیم حکوومەتەکان پێسکە و پایەکان نەبووین. ئێمە ئەلغون و بالغورمی، ئێمە چەندێک دەسەڵاتمان بۆ ئەوەندە لە ئەستۆی ئێمەیە، نەوەزارەتی سامانە سروشتەکانمان بەدەستەوە بۆ، نەداهاتی هەرێمی کوردستانمان بەدەستەوە بۆ، نەخاڵە گومریەکانمان بەدەستەوە، بە پێچەوانەوە مەحروم بووین لە هەموو شتێکە لەم هەرێمی کوردستانەیە. بۆەوە بۆ 3 ساڵ ئەچێ دینارێک وەرنەگیراوە لە حکوومەتی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەوێ گۆڕانکاری بکە، پێویستە گۆڕانکاری ڕێشەیی بکە. من پێم وایە خۆی حەڵکە خۆی هەڵواشێنێتەوە حکوومەتێکی ئینقازی وەتەنی ڕزگاری نیشتمانی یا کاتیدا بمەزێنێ بۆ کاربەڕێکردن و هەڵبژاردنێ بکرێ. هەرچەندە پێم وایە هەڵبژاردنش مەترسی زۆر ترسناکی خۆی هەیە، پێویستە بەر لەوە زەمینە سازێکی زۆر باش بکرێ، ئاشتەوایەکی چاک بکرێ. زۆر باشە. من با بچمەوە سەر دەستەواژەیەکە لە سەرەتای پرسیارکردن لە جەنابتان بەکارم هێنا، بێمانایی کشانەوەی کۆمەڵ و یەکگرتوو لە ئێستادا. هەست دەکەم قسەیەکی کاگنێ چیروان بارزانی تەفسیری ئەم بێماناییە بکە بەوەی کە ئەمڕۆ لە کۆنفرانسە ڕۆژنامەوانەکەیدا گوتی ئەم دوو هێزە لە کاتێکدا پاشەکشە دەکەن لە حکوومەت دەکشێنەوە لە حکوومەت کە 3 مانگی ماوە بۆ هەڵبژاردن و حکوومەتەکەش خۆی حکوومەتێکی کاتیە. کەواتە بەفعلی ئەم هەنگاوێکی بێمانە نیە؟ نەخێر، هەنگاوێکی بێمانە نیە. هەنگاوێکی بێمانە نیە، چونکە لەم کاتەیە مەطلبێکی جەماوەریە، چونکە لەم کاتەیە هەموو خەڵکە ڕۆشنبیرەکە داوای کردو لە کۆمەڵی ئیسلامی لە بزوتنەوەی گۆڕان، مادام ئێوە لە بەرەی گەل و جەماوەردان فەرموەرن بکشێنەوە. ئێمە ئیستیجامەمان بۆ جەماوەری خۆمان و بۆ شەقامی کوردی لەبەرەوە کشاوینە تۆ تا بەشدار نەبین لەو شکستەیەک لە دواییەکەی کە لە ئایندەیە دێ بەسەر هەرێمی کوردستان. زۆر باشە، زۆر باشە. بەڵام کاگە عەدنان بەڕێزت هەڵبەت ئاماژەت بە شتێکدا کە ئەم تۆمەتە بەردەوام هەبووە لەسەر گۆڕان و لەسەر کۆمەڵ بەوەی کە قاچیشیان لەناو دەسەڵات و قاچیشیان جوزام لەناو ئۆپۆزیسیۆندا هەز ناکە ئەم تۆمەتە درێژەی دەبێت بە تایبەتی ئەگەر ئەوە بزانین ئەم پاشەکشیەشی ناتەواوە لە دەسەڵاتە. ڕاستە لە حکوومەت پاشەکشە دەکرێت، بەڵام دوازار لە حکوومەتی خۆزەیی بن لە سلێمانی ئەم دوو هێزە دەمێننەوە، کەواتە ئەم کشانەوەی ناتەواو سەقەت نییە. بڕیاری کشانەوەکە لە حکوومەتی مابرێنەوەی کە پێوتری حکوومەتی نیشتیمانی درراوە،
ینی بڕیاری تۆ بڕیاری ئەمە مەسلەیەکی جیاوازە مەلەفێکی جیاوازە کە تۆ بڕیار داوە لەو حکوومەتەی کە باڵێن کە پێوتری حکوومەتی نیشتیمانی لە پەرلەمانە متمانەی وەرگرتووە تۆ لەم حکوومەتە کشیتەوە کە ئەمەش هۆکاری خۆی هەیە ئەمەش نە علاقی بە سێمانگۆیە نە علاقی بە هەڵبژاردنەوەیە نە علاقی بە ڕیکلام ومانەیە ئەوەندەی پێیوەستە بەوەی کە ئەم حکوومەتە کۆمەڵی پرۆژەی پێشکەشکرا بۆ نمونە لایەنەکان لەم ماوەیە هەندێک پرۆژیان تەقدیمی حکوومەت کرد و ئەگەر لە حاڵەتی جێبەجێکردنی ئەم پرۆژانەیە تەبەنیکردنی ئەم پرۆژانە وارد بوو کە گۆڕان و کۆمەڵ سەحب نەکەن لەم حکوومەتەوە بمێنەوە ئەگەر بەرنامەکانیان بچێتە پێشەوە جێبەجێ بکرێ وارد بوو سەحب نەکەن بۆیە مەسلەیەکەوە نەبوو کە تۆ ساتە وەختێک هەڵبژێری کە پێش هەڵبژاردنەوەوانەیە چکەم هەڵبژاردنە واردە هەر نەکرێت واردە لایەنەکان بەشدار نەبن واردە کۆمەڵێک ینی مفاجات هەبێ بەڵام ئەوەی کە گرنگە لە ئێستادا ئەم حکوومەتە لە ڕووی جەماوەری شەوت بە تەواوەتی لەژێر پرسیارێکی گەورەیەوە وەکوی مامۆستا فەرمووی ئەمە ئێستا بۆ مەڵتڵبێکی جەماوەری ینی لایەنەکانی تر خەڵک گروپەکان ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی هەموو داواکەن کە ئەم دوو لایەنە کۆمەڵ و گۆڕانە یاخۆی بە تەواوەتی بێنە بەرەی خەڵکەوە یان بە تەواوەتی لەبەرەی دەسڵاتە بن و ئەعلانی کەن کە ئەمانیش تحملی مەسئولیەتی هەموو ئەم شکستانی ئەم هەنگاوی ئەم دوو هێزان ناویانە هەنگاوێکی مەدروست بوو بێ یان هەنگاوێک بوو بێ بەرمەبنای ئەم بارودۆخە لە ناکاوە بوو بێ کە لە ئێستا داهاتۆتە پێش فشارێکی لە ناو خەڵک وازحی قسە بکەم چکە لێ وەزعەکە بووم لە سەرەتاوە هەفتەی یەکەمی دەرکردنی وەزیرەکانی ئێمە و سەروی ڕێگرتن لە سەرۆکی پەرلەمان زۆرینەی بزوتنەوەی گۆڕان ینی با بڵێن ئەوانەی کە ئەهلی قەرار بوون ئەو کاتە هێشتا ئێمە جوات هیمان نەبوو با بڵێن خانی ڕاپڕاندنەوەمان نەبوو گروپی ڕاوێژە و شتانەمە نەبوو هەموو بڕیاری نهایی درا بوو کە سەحب بکەین بەڵام لە ڕاستی کاتەکە هینەکرا یا هەندێک دەنگیش هەبوو کە فرسەت بدرێت هەندێک دەنگ هەبوو بۆیە پێ باش بوو ئەم فراغە نەدەین ئەم فرسەت نەدەین بە پارتی بۆی ئینفراد کا بە تەواوەتی و ئەم لەزمە قانونیە ئەم لەزمە نائوسکارە نائوسولی هەر بەردەوام بەسەر بمێنێتەوە لە چوارچەوەی کۆمەلگای نێودەوڵەتی ئەومانە ینی با بڵێن ئەو غوبن و قەدری کە لە بزوتنەوەی گۆڕانکرایی با بڵێن تێگەیشتنی ترک لەوەی کە تۆ کارەکە ئاسانەکەی بۆ پارتی بەڵام بڕیارەکە درابوو و چەندین کۆبنەوەی جواتە دواتر لە کۆبنەوەی گروپی ڕاوێژە لەو کۆبنوانە زۆرینەی هەرە زۆرە توانم بڵێم 95% بەشدار بووان یا بزوتنەوەی گۆڕان بڕیاری نیاییاندا بوو یا ساغ بوون لەسەرەوەی کە سەحب بکرێت لەم دوایە ئەم چەند مانگەی هەر بڕیاری نهایی دراوە بەڵام لەسەر تەوقیتەکەی یعنی چ کاتێت بە تەوقیتێکی مناسب بەزانرێت چکە تۆ حزبێکی سیاسی تولێ ململانە سیاسەکانی بەنسبەت بزوتنەوەی گۆڕانە معلومە کە 2 ساڵە نێو مەسئولیەتەکە نیە وەزیرەکانی مارەسی کارەکانوانیان ناکەن بۆیە تۆ ئازاتری لەوەی کە چ کاتێک هەڵبژێری بەش بە حالی خۆ من بۆ خۆم من پێم باش بوو هەفتەی یەکەم سەحب بکەین هەفتەی یەکەم سەحبمان کرد لەوانەیە ئیجابیتر بووایە زیاتر کاریگەریەکی زیاتری هەبووە بەڵام هەندێک برادر پیان وا بوو نەخێر پلە کردی بۆ چیە ماوەیەکی تر و دەرفەتێکی تر و ئەوانە ئێستاش من باشی زانم ینی هەموو هەر ڕۆژێک زووتر لە سەحبکردنەکە کارێکی باش و هەنگاوێکی باشە و ئیتر ئەوەیە کە تۆ بوردەوردە ئەو شەرعیەتە لەم حکوومەتە سێنیتەوە ئەم حکوومەتە و ئەوەش ڕاستیە کەم حکوومەتێکی کاتیە ینی حکوومەتێکی کاتی ئەقەتە حکوومەتی کاتیە بێ پەرلەمان ئەو متمانەی دابێ بە حکوومەتی کاتی ئەبێ گۆڕا ڕەمزەکانی گۆڕا بێت ئەرکەکانی دیاریکرا بێت و اعتباری ئەوەی کە پەرلەمان درێژ کردوتەوە حکوومەت یعنی هەرە حکوومەتەیە کە پێشتر و ئەوانە کاری کردووە حکوومەت ئەرکێکی دیاریکراوی نەخستە سەرشانی خۆی بڵێ من لە ماوەیەکی دیاریکراودا من حکوومەتێکی کاتیم بۆ ئەرکێکی دیاریکراو بۆ نمونە بۆ ئامادەسازی بۆ هەڵبژاردن بۆ نمونە بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەغدا بۆ نمونە بۆ چاکردنی بوچەی خەڵکۆمان ینی مەلەفێکی دیاریکراوی نەکردووە کە بڵێ من لە چۆن چوارچێوە کارەکە ئەم حکوومەتەر امتدادی و حکوومەتەکەی ترەویش گۆڕانکاریکی بەسەر ناتوە زۆر باشە مامۆستاجان لە بیاننامە هاوبەشەکەتاندا لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ئاماژە بەوە دەکەن کە ئێوە چیدی بەشێک نابن لەوەی کە ئەم دەسەڵاتە بەڕێوەی دەبات لەو گەندەڵ بەرفراوانی کە ئەم دەسەڵاتە بەڕێوەی دەبات لە ناو دام دەستگاکانی حکوومەت بەڵام هەست ناکەی بە پاشەک ششتان بە شێوێکی ناڕاستەوە خۆ بەشدار دەبن لە درێژەدان بەو گەندەڵ و فەسادەی کە هەیە ئێوە کۆمەڵی وەزیری باشتان هەیە لە حکوومەتەکەی کاگەی نێچیر چه وەزیری کوشتکاڵە کاک عەبدولستار و چه بەنمونە سەرۆکی دەستگای مینی کاگەی محەممەد ئەحمەد خەڵک لە دەروی کۆمەڵی ئیسلامی شاهیدی بەنمونە باشی ئەم بەڕێزانەوە و بەڕێزەکانی تریش دەدا زەمان چییە لە غیابی ئەمان ئەم فەراغی کە ئەم دوو بەڕێزەیان بەڕێزەکانی تر پڕی دەکەنەوە نەتیجەکەی ئەمە بێ کە لە کاتی بوونی ئەم دوو بەڕێزەدا ینی هەبووە سەبارەت بە پرسیارەکەی ڕابردووشی کە باسن لەوە کرد ئایا ئەکرێ قاچێکتان لە حکوومەت هەبێ و قاچێکتان لە ئۆپۆزیسیۆن نابێ هەمان مارەسی حیزبەکانی تری کوردستانەکەن کاتێکە لە بەغدا
لە حکوومەتا بوون بەڵام لە سەردەمی مالیکی لەگەڵ مالیکا کێشیان هەبوو بەڵام هێزیشیان برد بەرامبەر بە یەکداهێنا لە کاتێکا کە هێزی دیجلە هات بۆ ناوچەی کەرکووک بۆ خۆیان ڕابوو بۆچی بۆ ئێمە ڕەوانە بێ ئەگەر بێت و ڕەخنە بگرین سەبارەت بە وەزیرەکانە ناو حکوومەتە وایە ئێمە کۆمەڵێک وەزیری زۆر بەڕێزمان بووە وەزیری بەڕێز وەزیری کوشت و کاڵ و بەڕێز وەزیری ژینگە کاروباری ژینگە و هەروەها بەڕێز بەرپرسی دەستەی مین کە ئەدای مەهەمی خۆیان کردووە و خەڵکەکانی دەوروبەری خۆیان وەزارەتەکانشیان لیان ڕازی بوون شاعرێکی عەرەب قسەیەکی جوانەکە لا تربط الجرباء حول صحيحة خوفي من الصحيحة لا تجربوا شتێکی گەڕ لە نزیک ساغێک ببەستیتەوە یعنی کێشە ئەوەیە کە ساغەکەش کە وەکو ئەوی لێنەیە ئێمە یەقینمان هەیە لەوەی کە ئەم حکوومەتە گەندەڵی هەتا سەر ئێسقان تا شۆڕ بۆتەوە ناتوانم بڵێم تاکتاکی و حکوومەتارمی گەندەڵە بەڵام بۆتە سیمایەکی دیار و خۆشیان ئەو ڕاستیە ناشارنەوە شتی وا هەیە ئینسان پێی سەرسامە بێ خەڵکێک هەیە کە لەگەڵ ڕژێمی بەعسا بووە بەڵام خۆی و خێزانی موچەی هەیە موچیان بۆ براوەتەوە بە ڕێژێکی زۆر باش و بەرز خەڵک هەیە کە نە پێشمەرگە بوو نە هیچ سێ ئەرزەی وەرگرتووە خەڵکیشتی سێر هەیە تۆ بڕێگە هەر سێری کەناڵی ئەنارتی بکردایە ڕۆژانە کە تەلەفۆن ئەکرا ئینسان شاخی لێ ڕوە ئەگەر ڕەوا بێ قسەکە بۆیە ئێمە شانۆمان لە حکوومەت لەبەر ئەوەی ئێمە کە چوینەتە حکوومەت بۆ نەبووە پۆست بۆ خەڵکەکە خۆمان بەدەستبێنین ئامانجمانەوە نەبووە ئامانجمان دەستخستنی ڕەزامەندی خوای گەورە بووە پاشان بەجێگەیاندنی پێداویستەکانی ئەو جەماوەرە بۆ چەسپاندنی عەدالەت و دادگەری کە دادگەرین پێ نەچەسپێت لە حکوومەتێکا چارم ناچارە بەوەی کە ڕاستە ئاژارشم پێگا ڕاستە ئێشم پێگا بۆی کە خەڵکانێکی باش ئەدایەکی زۆر باشیان بۆ لە ناو حکوومەتە بەڵام کاتێک کە بەراوردەکەم کشانەوەکەم بەرژەوەندی زیاترە بۆ نەک بۆ حیزبەکە بۆ جەماوەرەکە نەک بۆ حیزبەکەنا بۆ حیزبەکە ڕەنگە بمێنمەوە قازانج بێت ڕەنگە هەندێک مەخاوی هەیە تووشم نەبێت لە ئایندەیە ڕەنگە تەکلیفاتێکی زۆرمان لەسەر و بێکە بمێنینەوە لەلایەن دەسەڵات و لایەن خەڵکانێکی تریشەوە بەڵام هەموو ئەوانەمان ڕەت کردوێتەوە ڕەنگە زۆر ئیمتیاز هەیە وەلامان نابێ لە پێناوی دەستخستنی ڕەزامەندی خوای گەورەوە چەسپانی عەدالەت و پێشکەشکردنی خزمەتگوزاری بەو جەماوەرە لە بەرەی گەلاین لە بەرەی گەلامێنینەوە لە پێناوی گەل و خەڵک و شەقامی شامە لە حکوومەت کشاوینەتەوە زۆر باشە کاگێ عەدنان لە ئێستادا ئەم حکوومەتە پشتیوانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا واسەحا لە پشتێت هەیەی و هەروەها مامەڵەی کۆمەڵگەی نێودەوڵەتیش لەسەر ئاستی ئەو وڵاتانەی کە ڕۆڵی دیاریان هەیە لە دیاریکردنی ڕسمی سیاسەت لە جیهان بەرمونە ئەڵمانیا بەریتانیا فەڕەنسا دیسان ئەمەش هەر پشتیوانی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لە ڕووی سیاسیەوە ئێوە ینی زەرەرمان نابن لە ئێستادا لە حکوومەتی هەرێم کشانەوە بە تایبەتی لەوەی کە پەیوەندی بە وڵاتانی دەرەوە و ناوە جارێت تۆ بۆ منە کاک مەسعود پێشتر کە ئێمە کێششمان هەبوو لەسەر تەمدیدکردنەکەی بەڵام کە تەمدید کرا و کرا بە سەرۆکی هەرێم مامەڵی لەگەڵ کرا کە لە سەرۆکی هەرێم نەما مامەڵی لەگەڵ ناگرێت ئەم حکوومەتەی ئێستاکە پەرلەمانی کوردستان شرایەتی پێداوە لایەن پەرلەمانەوە دەنگی پێت متمانەی پێدراوە و پەرلەمانیش تەمان دەتوانێت متمانەکەی لێ بسێنێتەوە بۆیە کۆمەلگای نێودەوڵەتی مامەڵی لەگەڵاکات یعنی تەعامل لەگەڵ کاتێ مامەڵەتان نەکرد لەگەڵ تکا و ڕجای ئەمریکا لەوەی کە مامەڵەکەن لەگەڵ درێژکردنەوەی بارزانی هەموو کەس بینی کە بەشێش ئەو بازی کە دەوترێ بزوتنەوەی گۆڕانداوێتی و هێزەکانی تریش داویان لەوەی کە خرانە پەراوێزەوە غەزەبی ئەمریکا بوو نا غەزەبی ئەمریکانە بە بڵکو مەسلەیەکی پرەنسیپی بوو مەسلەیەکی مەبدەیی بوو کە لایەنەکان ئامادە نەبوون بۆ کاری بکەن لەوە ناتوانم بگەڕێم زانین لەبەرچی لەبەرەوەی کە ینی ئەگەر تۆ ئەو پرسەت بەو شێوەیە بردایە بەو شێوەیە مامەڵەت لەگەڵ بکردایە کە پارتی ئەویست بەبێ هیچ ئەوەی کە خۆی ئامادەکاری بکە خۆی هیچ تەنازلاتی بکە خۆی هیچ ینی دەستپێشخەری بکە بۆ مۆزوعەکە وەکەوەی کە تۆ واجبتە جارێکی تر بەنا قانونی بۆی درێژکەوە ئەمە ئیتر مزاقیەتی ئەم حرەکە سیاسیانە کە قسەیان لەسەر سیستەمە کرد لەسەر عەدالەتە کرد لەسەر دەستکردنی دەسەڵاتە کرد دواتر بۆ تۆ بۆچی ڕۆیشت بەشداریت لە حکومەت بۆ ڕۆشتی کە مؤسسات شوێنی خۆی بگرێت و بۆی بڕۆی سیستەم بگۆڕی بەرەو پەرلەمانی لە سەرۆکایەتی ئەوانە بۆی ناشرعیەت نێڵیت بەڵام پارتی بۆ خۆی هیچ ئامادەیەکی نەبوو بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی تر لە پەرلەمانە چیان کرد قسەیان لەسەر مسعود بەرزانی پۆستەکەی قسەیان لەسەر مسعود بەرزانی وەکو شخص نەکرد قسەیان لەسەر پۆستێک کرد قسەیان لەسەر مؤسسەی سەرۆکایەتی هەرێم کرد قسەیان لەسەرەوە کرد
ئەگەر ئەو فراغە قانونی هاتە پێشەوە ئەو ماوەیە کە بۆ کاک مەسعود درێژ کراوەوە لە دوای ئەوە دەبێت چی بکەین دەبێت معالەجەیەکی مۆزوع بکرێت وەرەقەیەکیان تەقدیم کرد وەرەقەیەکی مەشروعی قانونیان کە ئەمە بەشێکە لە ئوسولی کاری پەرلەمانی تەقدیمیان کرد کەمە لای پارتی ترە وەکو ئینقلاب حساب کراوە کەمە ئینقلاب و ئەوانەی خۆ پارتیشی توانی وەرەقەی مەشروعێکی تر ئەو هێزانەی کە کۆی کرد و ئێستا ئەو کاتێش کۆی کردایەوە ئەویش وەرەقەیەکی تری تەقدیم بکردایە پرۆژەیەکی تەقدیم کرایە تەمدیدێکی تری بۆ کاک مەسعود بکردایە هەر بەرنامەیەکی تر بۆیە ئەم عنجهێتە ئەم غورورە ئەم تەعالیەیە کە پارتی بەرامبەر بەلایەنەکانی قابلی قبولکردن نییەوە ئەوەی کە تۆ نایبنەی باجی داوە باجدانی مواقفەکان و مەبادئ و قەناعەتەکانە کە جێگای شانەزیە بۆ ئێمە هەست بەوە ناکەین وەڵاش پەشیمانین و بەڕاستی وایە ئەومان نەکردایە من پێم وایە ئێستا جارێتر زەمان بگەڕێتەوە زۆربەی گۆڕان هەمان شتەکە بەدڵنیاییەوە زەمان چییە ئەم هەنگاوەی کۆمەڵ و یەکگرتو لە ئەو تەعالی بوونەی پارتی دیموکراتی کوردستان بە قسەی جەناب بێیانی کەم دەکاتەوە و زەمان چییە ینی ئەم 2000 زیاتر ناخاتە پراوێزەوە بەڕاستی چون تۆ قسەمان لەسەر کاری سیاسیە کاری سیاسی وەکو معادلاتی ریاضی نییە تۆ بڵێ من دراسیەوەم کردو من لە قۆناغ مجازفەیە واردە و هەنگاوی ناوتە بەو شێوەیە بۆ 4 لایەن بمبورە 4 لایەن پرۆژەیەکیان پێشکەش کرد زۆری نەبوون لە پەرلەمان ئەوە بوو بەڵام دواتر پارتی توانی جارێکی تر وەزعەکە بەسەرەکەم گۆڕم بەفعلی کۆمەڵ و گۆڕان دوای ئەم هەنگاوە کەرسەکانی گەمەی سیاسیان پێەیە دوای ئەم هەنگاوە بەدڵنیاییەوە کەرەسەی گەوریان بەدەستۆیەوە ئەسڵەن مەرجە ئەو قاعدەیە کە پارتی وهمێکی لا خۆی دروست کرد لای هەندێک لایەنگەرەکانی دروست کردووە کە لە هەموو شەڕەکانە پارتی براوە بێت نییە ئێمە کۆمەڵی لە دیکتاتۆرەکانمان بینیەوە کۆمەڵی لە حسابەکانمان بینیەوە کە هەمیشە خۆیان بەبراوە بینیەوە پیان وابووە لە 100 ئاو بدەن تەڕ نابن بەڵام بینیمان لە ئاخر جارەوە خۆی کە عەلی عەبدوڵڵا ساڵح عەلەیە بەسەر سەری مارەکان ئێمە حکمی ئێمە بەسەر سەری مارەکانەوە کەم ڕوئوس سەعابین لە ئاخرە پێوێدا مەرجیە پارتیش بەم هەموو غورورە و بەم هەموو شێوازی کارکردن نادیموکراسیانە بەم شێوازی ئیستبداد و ئەوانە هەمووی بۆی بچێتە سەر وردە لایەنەکان بەرەیەکی گەورە دروستە بێ بەرامبەر بە ئەوەی پارتی خۆ بینیشمان شەریکە ئەسلەکەی کە یەکەتی نیشتیمانی بوو چۆن لە 16 ئۆکتۆبرە بۆ نمونە گەورەترین کێشە کەوتە نێوانیان لە مەوزوعی ڕیفراندۆمە وردە کێشەیەکی گەورە کەوتە نێوانیان یعنی تقریبا پارتی تەریک ماوەتەوە لە پرۆسی سیاسیدا ئەمەی ئێستایی گۆڕان و کۆمەڵ یەکێ لە گرنگەکانی ئەوەیە کە تەریکبوونی پارتی لاوازبوونی پارتی هەزیربوونی پارتی لە پرۆسی سیاسیە وردەوە زەقترە کاتەوە گەورەترک من ناڵێن پارتی ئەو هێزەیە کە ئێستا هیچ ئەتیبارێکی نەبێت وەکوی تۆ پرسیارەکەت کرد ئەتیباری نێودەوڵەتی هەیە نێچیروان سەرۆکی حکوومەتە بڕات بۆ هەر وڵاتێک وەکو سەرۆکی هەرێمی کوردستان مامەڵی لەگەڵ کرێ بەڵام سبەینە جەنابەت بە سەرۆکی هەرێمی کوردستان هەر کەسێکی تر بڕە ئەو وڵاتانە بە هەمان شێوە مامەڵی ڕسمی لەگەڵ تۆواکەن کە سەرۆکی پۆستێکی ڕسمیت لە وڵاتەکەدا بۆیە استقبالکردنی ئەم بەڕێزە و پێشتریش بەسەر ئەو وهمەیاندا کە کاک مەسعود کەسایەتێکی نێودەوڵەتیە و لە ئاستی نێودەوڵەتیە ئینەکرێت و ئەو کەسی ضرورە شتیوان نییە ئەمریکا 4 ساڵ جاری 8 ساڵ جاری سەرۆکەکانی نەگۆڕن لە وڵاتەکانی ترە کەسێک دێ دوای چەند ساڵێکی تر ئەو کەسە هەر بوو نەبێت ناو پرۆسی سیاسی و کۆمەلگای نێودەوڵەتی لەو کەسە تازەیە کە پۆستەکەی وەرگرتووە مامەڵاکە بۆیە ئەمە ینی بابرێن ئەم یاریکردنە بەوەی کە شەرعەتی نێودەوڵەتیان هەیە نییە شەرعەتی نێودەوڵەتی لە چوارچەوەی مؤسسات هەیە کە مؤسسە لاواز بوو سبەینی پەرلەمانی کوردستان ئەو شەرعەتی لێ وەرگرتنەوە یان توانم بڵێم خەڵکیش بردەورد ئەو شەرعەتی لێ وەرگرتو حکومەتەکە گەر شەرعەتی پەرلەمانیش لەدەستدا شەرعەتی جەماهوری لەدەستدا و بچووکە بێتەوە زۆر باشە مامۆستا دەگوترێت تاکە کەرەسەیە کە ئەم دوێ هێزە لە ئێستا بەدەستیانەوە بێ لە دوای ئەوەی کە لە حکومەت دەکشێنەوە سوار جارێک کە سواری شەپۆلی ناڕزایەتی خەڵک دەبنەوە و ئەم تووڕێی و ناڕزایەتیانەی کە هەن ئیستیغلالی دەکەن و لەسەر ئەمەش دەژین بەڵێ نا بە پێچوانەوە ئێمە لەسەرەوە ناژین ئێمە نیگەرانین لە توندوتیژیەکان پێمان خۆشە کە حکوومەت ئیستیجابەی هەبێ بۆ داواکاری هاوڵاتیان هاوسۆزین لەگەڵ گیرفانی بەتاڵی ئەو خەڵکانی کە ئەمڕۆ لەسەر شەقامن وەکو مامۆسایان وەکو خوێندکاران لەگەڵەوە شاکە ئێمە بەرخەشم و قین و غەزەبی ئەو خۆپیشان دەرانەکەوتوین ڕەنگە بەشێکی باجی ئەو هەڵوێستانەمان بێکە لە ڕابردووە بۆ نمونە ماوێنێتەوە لە حکوومەتە یا هەڵوێستێکی تونمان نەبووە بەڕوونی بڕیاری ئەوەتاندا وەکو دوو هێزی ئۆپۆزیسیۆن ئیشکەن لەمە دووە بێگومان ئێستا بوونێتە ئۆپۆزیسیۆن با شێوەیەکی عەمەلی ئێستا بوونێتە ئۆپۆزیسیۆن مەلامیحی ئەجندەکەتان دیارە دەتانەوە بۆ داهاتوودا چی بکەمە تەبەن داهاتوو ئەوە قیادەی سیاسی هەردوولا پێکەوە دانیشن و ڕەنگە بەرنامە هەبێ یاخود هەر لایە بۆ خۆی تاوتوی بابەتەکە بکات دوای لە دوایە پێکەوە دابنیشن و ناکرێت کۆمەڵی ئیسلامی وزوتنەوەی گۆڕان ئێستا بێن هەرچی کارتی فشاریان هەیە بیخەنە سەر میدیاکان و ڕاگەیان و بینوسن بۆ خەڵکی بەڵام
بە دڵنیاییەوە لە دوای دیراسێکی قوڵ ئەم هەنگاوەندراوە بۆ خزمەتکردن بە خەڵک و بە جەماوەر ئەوە نەبێت دەستمان سفری تیاابێ یاخۆت هیچ شتێکمان بەدەستەوە نەبێ داوا کراوەتەوە کە بزوتنەوەی گۆڕام بچێتەوە حکوومەت و بەشدار بێ و کۆمەڵی ئیسلامی تەڵەبی لێکراوە کە بۆی کە بمێنێتەوە لە حکوومەتەکە یا ڕەنگە داوای گەورەترش لە ئێمە کرابێ زۆر ئیمتیازاتمان لە دەستداوە لە پێناوی دەستخستنی ڕەزامەندی ئەو خەڵکو و ئەو جەماوەرە و چەسپانی دادگەریە ئێمە بەبێ منهەج نین بەبێ بەرنامە نین و لە خۆ و خودسەری نەکشاوینەتەوە لە حکوومەت یاریمی کوردستان زۆر چاکە بەڵام دەگوترێ چ گۆڕانیش و چوو بزوتنەوەی چ کۆمەڵی ئیسلامیش لە بەردەم کێشەیەکدان ئەم کێشەیە پەیوەندی بە زیهنیەتی ئێستای خەڵکی هەرێمی کوردستانەوە هەیە ئێستا لە زیهنیەتی خەڵکی هەرێمی کوردستان شتێ ئامادەی هەیە کە هەندێک هەنگاوی سیاسی کە هەندێک هێز بە بزوتنەوەی گۆڕان و بە کۆمەڵی ئیسلامیشەوە دەینێن ئەوەندەی بۆ تەوزیفکردنی سیاسیە بە نمونە بۆ هەڵبژاردن بۆ هیچ شتێکی تر نییە چی دەکەن بۆ ئەوەی ئەم شتە لە زیهنیەتی خەڵکی جوزانم ڕاستکەنەوە یا هەر لە ئەسڵدا پێتان وایە ئەمە ینی شتێکی هەڵەیە خۆ خەڵک کاری نامەشروع و تەزویر و ساختاکە بۆ هەڵبژارنەکان چیتایە ئەگەر ممارەسەیەکی سیاسی یا تەکتیکێکی سیاسیش بکەین بۆ هەڵبژارنەکان ئەگەرم بەسمان ئەوە بێ نا ئێمە ئامانجمان هەڵبژارنەکان نییە ئامانجمان بە موئەسساساتکردن و بەدامەزراوەکردنی هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان بەم عەقڵیەتەی ئێستا ناڕوا بڕێوە بەرە و جۆرێک لە ئینتیحارمانە بە شکۆی کورتشکا نیوەی هەرێمی کوردستان لە دەستدرا هێزی ئەسکەری کوردستان شکۆی شکێنرا و پاشەکشەی پێکراوە لە بەغدا ئەو ڕێز و حورمەتی کە بۆ کورتە بوو ئێستا و ڕێز و حورمەتە نەماوە لە نێو ئاستی هەرێمی و نێو دەوڵەتیشە هەرێمی کوردستان پێگەکەی جاری جارانی نەماوە بۆیە تووشی هەزەیەک هاتوین هەژانێک تووشی ئێمە هاتووە ئەم هەژانە پێویستی بەوە هەیە کە قەرەبوو بکرێتەوە بۆی کە ڕووەکان بگۆڕین بۆی کە فۆرماتی خۆمان بکەینەوە بۆی جارێکی تر مڕاجعەی خۆمان بکەین سەر لە نوێ بۆ بنیادنانی ئەم هەرێمە بۆ بنیادنانی ئەم کیانە بۆ مڕاجعە بەم ئیدارەیە ئەم عەقڵیەتەی ڕابردوو عەقڵیەتی دەوڵەت نییە زۆر بەداخەوە شاعرێکی عەرەبە هەر ئەڵێ ئەگەر دینەکەنەوێ بەواڵێت تەرجو النەجاتە وەلەم تەسلوک مەسالیکەها ئینە السەفینەتە لا تەجری عەلە اليەبەسی تو پاپۆرێکە لەسەر وشکانیەک داناوە ئەتوێ بڕوا بیخەنێ و دەریاوە ئەنجا بڕوا ڕێگە و ڕێچکە باشەکان بگرە بەر ئەو پارە و سەرۆت و سامانی کە سەرف ئەکرێ بۆ کلیپێک جاری وایە 6 دەفتەر 7 دەفتەر ئەدرێ کە بدێ بە پێشمەرگەکە باشتر بدێ بە ڕەش و ڕووتی وڵاتەکە باشترە کارەساتەکە زۆر گەورەترە لەوەی کە بە لێدوانێک و دوو لێدوان ئەم کێشەیە چارەسەر بکرێ کابرا هەموو سازشەکە لە هەموو کاتێکە بەڵام سازش لەسەر قوتی خۆی ناکە لەسەر شەرەفی ماڵ و منداڵەکەی نایکە کابرا ئەگەر زۆری بۆ نیە مامۆستایەکە بەڕێوەبەری قوتابخانەیەکە خوێندکارێکە مۆزەفێکە موچەخۆرێکە کرێچیە مامۆستای زانکۆیە 550,000 دیناری هەیە 550,000 دیناری هەیە 300,000 بەکرێخان 250 بۆ مێنێتەوە خاوەنی چەندین مناڵە ئەم ماڵ مناڵە چۆن بەڕێوەبەرێ چۆن ممارەسەی ژیانی ئاسایی خۆی بکە لە کاتێکا لە لووتکەی ڕۆشنبیریایە کە دکتۆرای هێو لە مامۆستای زانکۆیە پێویستە بێ ئەو کەسەی کە گیرفانی پڕەڕاستە بێ ئاگایە لەم هەموو هەژار و نەدارە بێ دابەزێتە شەقامەکە بزانێ و خەڵکە لە چه حاڵێکایە باڕوونی بکەنەوە بۆ خەڵکە بزان ئایا هەناردەکان یعنی خەڵک متمانەی نیە ئەگەر واش بێ کە حکوومەتێ لێ خەڵک متمانەی نییە بابێن لەگەڵ بەغایە ڕێکەوەن خۆسا باشە خۆەوە ئەوە ئەمڕۆ اعترافیان کرد بەوەی کە پابندن بە بڕیاری دادگای فیدراڵی عێراقەوە با دەستکەن بە وتوێش ژیان و گوزەرانی خەڵک چاکەن شەقام بۆ هەڵبژارنەکان بۆ خۆیان برن زۆر باشە کاک عەدنان خۆت دەزانی ئێستا لەسەر مەشهەری سیاسی لە هەرێمی کوردستان هێزی تر هەیە کە وا بڕیارە هێزی ئۆپۆزیسیۆن بێ و چاوەڕوان دەکرێت هێزی تری ژیانی لەدایک ببێ و کاری ئۆپۆزیسیۆن کە حەز ناکەی با پرسیارەکە بە شێوەیەکی تر بکەم ئەمە چ ڕنگدانەوێشی دەبێت لەسەر کۆمەڵ و یەکگرت و کەوا بڕیارە لە ئایندەدا ئۆپۆزیسیۆن بن کۆمەڵ و گۆڕان بەبەست بەڵێ کۆمەڵ و گۆڕان یەکگرت و لەسەر بەڵێ ماشەڵڵی تر دڵدایانە شەڵامانیشە بنەوە ئۆپۆزیسیۆن دیارە ئەوە کۆمەلگایەکی کراوەیە و هێزی تر و لایانی تر زۆر ئاساییە لە کۆمەلگای کوردستانە دروست بێت بزوتنەوەی گۆڕان و خۆتەزانی لە پێش 2009 شتێک نەبوو بزوتنەوەی گۆڕان بێ ئێستا ئەوە هێزی دۆمە لە کوردستاندا ئەوەندە کورسی هێناوە بەشدار بۆ لە حکوومەت و جەماوەرێکی زۆری هەیە و مؤسساتی هەیە لە کوردستانی هێزی تر دروست بێت ئەمە پرۆسەی دیموکراسیە
دەبێ هەموو کار ئاسانیەک بۆیان بکرێتەوە ئەو هێزانێکی تر خۆیان و بەرنمەیان خۆیان و تێگەیشتنیان بۆ پرسە سیاسەکان خۆیان لە چ موقعە بینن خۆش هەمومان نەزانین مجموعەیە حزبی تەقلیدی هەیە مجموعەیە دوکانی سیاسی یەکێتی پارتی لە هەر لە زمانی شەڕی ناوخۆ بەدواوە مجموعەیە حزبی ئەتوانم بڵێمەوە حزبی تابع ئەوانیان بۆ خۆیان دروست کرد کە هیچ نین ینی هیچ نین لە نەخشەی سیاسی و پرۆسی سیاسی بەداخەوە حزبی تریش هەیە بچووکە لەوانەیە کورسیەکی هەبێ نەبێتەوەوانە بەڵام حزبێکن خاوەن ڕوویان کەسایەتیان هەیە خەڵکیان هەیە خەڵکی بەڕێز تێکۆشەریان هەیە وانیان هەیە وانیش هەرێکە موقعی خۆیە تۆ سەری نەخشەی سیاسی و انتخاباتی بکەی لە وڵاتە دیموکراسیەکانە چەندین حزب ببینی حزبێکە بینی 56 ساڵە بەڵام هەر 5-6 کورسی هەیە بۆ پرسێکی دیاریکراوە ئیشێکی دیاریکراوە بۆیە پێمان وابێت دەبێت نەخشەی سیاسی لە وڵاتە تەنها دوو هێزی گەورەیە سێ هێزی گەورە بێت و هێزی تر دروست نەبێت هێزێک دروست نەبێت بەڵانسی سیاسی بگۆڕن کاریگەریان هەبێت ممکن نییە لە پرۆسی دیموکراسی ممکن نیە بۆیە پێم وانە هیچ لاقیکی بەوە هەبێت ئەگەر گۆڕان کۆمەڵ هەر حزبێکی تر نتوانێت خۆی نوێ بکاتەوە پەیامەکانی نوێ بکاتەوە نتوانێت لەگەڵ تەطلعاتی جەماوەرەکە بێت و لەگەڵ داخوازی جەماوەرە نەچێتە پێشەوە حتمما بچووکە بێتەوە لەناو خۆیان پوکێتەوە یا لەناو خۆیان شقاق دروستە بێ یان لە دەرەوەی ئەو هێزی تر دروستە بێت کە ئەتوانێت هەڵسوڕاوەکان و کادرەکانی ئەو ڕاکێشێ زۆر چاکە دوای ئەم هەنگاوە ئەم دوو هێزە دەتوانێت چی پێشکەش بە کۆمەڵگەی کوردی بکەن دوای ئەم هەنگاوە تەبەن گۆڕانکاری دروست ئەبێ لە ناو هەرێمی کوردستانە بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تەمسیلی هەموو لایەنە سیاسیەکان ناکە براوەکانی هەڵبژاردنەکان و پێویستە ئەوان خۆیان ئەو بۆشاییە پڕ بکەنەوە کە حکووکە دروست بۆ بە کشانەوەی کۆمەڵی ئیسلامی سەر لە نوێ جگەلەوەی کە لە ڕابردووە برادەران لە وەزیرەکانیان لە زۆر کێشە بێ بۆ ئەوان بۆ ئەوان بۆ ئێمە کێشەمان نییە ئێمە لە بەرەی گەلین ئێمە لە بەرەی جەماوەرین ئێمە داکۆکی لە بەرەی لە مافەکانیانەکەین و فشار دروست ئەەکەین لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی هەندێک کاری مەدەنیەوە لە ڕێگەی لێدوانەکانمانەوە و دوور نییە لە بزوتنەوەی گۆڕان و لە کۆمەڵی ئیسلامیش من قەناعەتم وایە کە هەندێک مبادرات هەبێ بۆ ئەوەی کە کێشەکە چارەسەرکرێ وەزەکە لە گرێژنە دەرنەچێ کارەساتەکە گەورەتر نەبێت چونکە وەزعیکە ئێستا هەیە حکوومەت هیچ چارەسەرێکی پێ نییە هیچ وەڵامێکی پێ نییە بۆ خەڵک پرسیاری ئەوە دەکە ئەم دوو هێزە لە ئۆپۆزیسیۆن بوونیاندا وەک دوو هێزی ئۆپۆزیسیۆنی بە منجەمزەر دەکەون یان دوو هێزی ئۆپسیۆن دەبن کە ڕوئیان زۆر وازح دەبێ و بەجددیشانی ئەم دوو هێزە ئەوەی کە ئێمە بە ئاگابین لە جەسارەت و چاوقایمی و ئازایەتی نەقسیان نییە هەتا ئێستا ممارەسەی لە ناو حکوومەتی شابوون وەکو باسەکرێ وەکو ئۆپۆزیسیۆن مامەڵیان کردووە ئێستا ئەگەن ناو حکومەتانەمێنین بەلای کەمەوە خۆوەکو جاری جاران دەسەخێنە سەبرینەکان و داکۆکی لە مافی جەماوەرەکەین و هەنگاو ئەنێن بەرەو پێشەوە و پرۆژەش ئەخێنە بەردەستیان و داواشیان لەکەین کە ئەم حکوومەتە هەرچی چۆنەکە بێ هەڵبۆشێندێتەوە هەل لە خودی خۆیان حکوومەتێکی ڕزگاری نیشتمانی تەشکیلکەن بۆی بتوانن گۆڕانکاریەک لەقەڵ دروستکەن لە هەرێمی کوردستانە و شەفافانە بچن لەگەڵ بەغدا دەستکەن بە و توێژ دوایەوە کە اعترافیان کرد بە بڕیارەکەی محکەمەی فیدرالی عێراقی وەفد کە ئاچێ بۆ بەغات کامان وایە ئیتر لەمە دووە لە پشتی وەفدەکەەوە خۆیان نەچن دانیشتنی نهێنی ژێر بەژێر بکەن ڕێکەوتنکەن لەسەر مەسەلەی نەوت و لەسەر کۆمەڵێک مەسائیل و دەستکەوتی مادی ئەو جۆرەشتانە بە ئامانجیان دەستخستنی بەرژەوەندیەکانی جەماوەر بێ دەسەڵگرن لە بەرژەوەندەکانی زۆر باش لەسەر تەوەریشتە قسە بکەین کە پەیوەندی بە بابەتی شتری گەرمتر هەیە بە حەقەت لەم باسێکە قسەمان لەبارەوەی کرد ئەم بابەتش بابەتی خۆنیشاندانەکانە کە چەند ڕۆژێکە لە هەرێمی کوردستان سەری هەڵداوەتەوە کاک عەدنان بەڕێزت پێناسەیەک تعریفەیەک دەدەی بەم خۆپیشاندانانەی کە لەم ڕۆژانەدا لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچن ئێمە تەمان شاهدی سلسلەیەکی زنجیرەیەک لە خۆپیشاندانی لە ساڵانی ڕابردووشدا خۆپیشاندان کراوە بۆ کارەبا خۆپیشاندان کراوە بۆ خزمەتگوزاری خۆپیشاندان کراوە بەرامبەر بە کۆمەڵی مەسائلی تر لە هەفتەی شوباتە خۆپیشاندان کرا بۆکو بەشێک لە پرسە سیاسیەکان و داخواسی خەڵک بۆ چارەسەری بۆ دژاتیکردنی گەندەڵی و بۆ عەدالەت و ئەمانە دواتریش پاریش کۆمەڵێک مانگرتن و خۆپیشاندان کرایی مامۆستایان بۆ مەسەلەی موچە و ئەو پاشەکەوتەوانە ئەمەش بەشێکە لەوە هەم دوو دیوی هەیە دیوێکی پێیوەستە بە ژیانی خەڵکەوە کار لە وەزعێکی زۆر نالەبار و ناهەموارەوە مەوەسە باسی کرد بە وردی
کە ئیتر لە تحملکردنانیە و ئەم تەقینەوەی بەشێکە لەو احترازن جەماوەریە بەرامبەر بۆ هەدرە گەورەیە کە لە سەرۆت و سامانی ئەم وڵاتە ئەدرێت بەرامبەر بێڕوویایی ئەم هینە و دیوەکەی تریشی دیوەکی سیاسیە کە ئیتر ئەم حکومەتێکی شکست خواردووە چۆن لە بوارە لە کەرتی ئابووری و نەوت و ئەمانە شکستی خواردووە لە معیشەتی خەڵکی گیانەوە ئەم مستەوایە لە بواری سیاسیشە بە هەمان شێوە لە بواری اعتیباری هەرێمەکە لە ئاسی عێراق و ئاسی نێودوڵەتیدا چەند لاوازی کردووە ئەمەش هەمووی شکستێکی گەورەیە و خەڵک چیتر بەم هینە ئەمە نابێت ئەگەر پار دروشمەکان تەنها خۆی لە مۆزوعی هەڵگرتنی پاشەکەوتی موچە و باشکردنی ژیان و ئەوانە بینەوە ئەم ساڵ ئیزافە بووە بۆ ئەمانە کە پرسە سیاسیەکانە باس لە ئەوەی کە ئەم سیستەمە دەبێت بڕۆ ئەم کابینەیەکی فاشلە دەبێت بڕوخێت و بڕاتەوە ئەوانە گۆڕانکاریکی ڕیشەیە بکرێت سیستەمی حکومڕانی و لە ئیدارەدانی ئەم وڵاتە و جۆرێک لە حکومەتی ڕەشید و ئەوانە دروست بکرێت ئەمە ئێستاکە گەشتە قۆناغێکی واکە و هوشیاری خەڵکەکە و هوشیاری سیاسی خەڵکی کوردستانیش تەنانەت بەبێ حزبەکانیش بەبێ ئەوەی بڵێن حزبێکیش تەلقینی کردو بەڵام هوشیاری خەڵکیش گەشتە ئەو ئاسی کە داخوازەکانی پێشەوە لەم خۆپیشاندانەی کە لە چەند ڕۆژەدا بڕێوە دەچن تا ئێرەش هەز دەکرێت کۆمەڵێت تەتەوڕ و پەرسەند و گۆڕانکاری هەیە کە لانی کەم بەم شێوێ لە خۆپیشاندانەکانی کە نەبیندراونیان هەر نەشبیندراون لە ئەسڵدا بە تایبەتی کۆمەڵە خیاراتێکی ئێستا لە ناو خۆپیشاندەراندا دەستی بۆ دەبردرێت چۆن تەفسیری ئەم تەتەوڕە دەکەیت ئەگەر باس لە توندوتیژی و ئەوانە بکەین لە ڕاستی لە خۆپیشاندانەکانی ڕابردووی شاه بووە ئێمە بینیمان لە هەڵەبجا ئەو ڕەمزە گەورەیەی نەهامەتی و کارەساتێکی گەورەی نەتەوەیی کە بەرکورد کەوت مۆنومنتی هەڵەبجە سووتێنرا یان خۆپیشاندەرانەوە مۆنومنتی هەڵەبجە سووتێنرا لە کلارە خۆپیشاندانەکرا هەندێک مەقەڕات و ئەوانە بەربارانەکرا ساڵانێکی دوور درێژ بینیمان مەقەڕی حزبی هەستناکی لەمە گەورەترێک ئێستا باسی لێوە دەکەین لە ڕابردوودا بڕەنگە بارەگای هێزێکی دیاریکرا و سووتێنرابێ بەڵام لە ئێستادا بارەکای وەختەبەم سەر چەند هێزەکان چۆن تەفسیری ئەمە دەکەیت ئەمەش تەفسیرەکەی وازحە ئەمە دوو تەفسیر ئەوەگرێت بەشێکی سەرەکی کە بەلای منەوە گرنگە متەڵقی محکەمەکە ئەم خیارات قسە ناکەین دەبێت ئەو شرۆڤەی بینی بەڕاستی بێ ئەوەی کە بەلای منەوە گرنگەوەیە کە خەڵک تووڕەبوونی خەڵگەیشتە ئاستێکی زۆر گەورە و هەموو لایەنە سیاسیەکان بە بەرپرس زارێت طبعا پۆلی نەکرێت بەرپرسیارەتەکە پۆلی نەکرێت دوو هێزی سەرەکی بەرپرسە لە هەموو ئەو نەهامەتی و کارەساتەوانە لای خەڵک طبعا دیگای خەڵکەوە ئەمان بەرپرسی سەرەکین کاتی خۆشی لەبیرتە پار کە نەکرا باسەوە کرا باسی دزەکرا باسی شەریکە دزەکرا باسی ئەوە کرا کە بێدەنگە لە دزیەکان نیە ئەم ساڵ بەو شێوە پۆلن کراوە ئەمە دوو هێزە سەرەکیەکە دوو هێزن کە ئەم نەهامەتی و کارەساتیان بەسەر میلەتەکە هێناوە بەڵام خەڵکی وایە هێزەکانی تر لە دەرەوەی ئەم منزومەی دوو حزبە و منزومەی حکومڕانی لە کوردستانە ئەوانیش یا غافڵگیر بوون یا بێدەنگ بوون یا شەرمنانە قسەیان کردووە یا ئەویان کردو یا بە جۆرێک لە جۆرەکان بەشدار بوون و خۆیان ساغ نەکردووە بە ئۆپۆزیسیۆن بۆیە من پێم خۆش بوو پێشتر گۆڕان و کۆمەڵ خۆیان ساغ بکرێتە نەک لە ڕۆژێکی وەکو ئێستا بەڵام ئەمە دیوێکێتی دیوەکەی هەمووی پەیوەستە بەڕقی خەڵکەوە بە بێزاری خەڵکەوە لە بیرشمان نەچێنەوەیەکی تازە دروست بووە لە کوردستانە کە ئەتوانین بڵێن نەوەی دوای 91 و نەوەی دوای 2030 ئەوانەیە ئەم نەوەیە ئەوەندە ملتزم نییە بە مەقەڕاتی حزبی ئەومانەیە نەوەیە ئەو پیرۆزی مەقەڕ ناڵێن پیرۆزی ویلانیە پیرۆزی کەسەکە مەقەڕێک لە ناو شارەکانە ناو گەڕەکانە دروستکراوە مەجموعەیە کادری متەفەرقی تیادانەوە لە سەروەت و سامانی ئەم وڵاتە هێزی منتج نین قۆی منتجی ئەم کومەلگایانی شتێک بەرەم نایەنن دانیشتون خەریکی چاخواردنن لە ناو کەڕک و کۆڵانەکانن دووسێ حرەسیان داناوە لە بەر دەرگاکان یعنی زاهیرێکی نامویە بۆ گەنجێکی وەکو ئێستاکە گەنجێکی متەحاضر بۆ زاهیرێکی شارستانی نییە لە ڕاستیدا بۆیە خەڵکەکە بەشێکی زۆری نەهامەتەکان لەم مەقەڕاتانە و لەم هەموو مەسئولە شڕەخۆر و بێبەرهەم و بێمانە ئەبینێت و پێی وایە بە سووتاندنی ئەمانە ڕەمزی ئەم دەسڵاتەوە هەیمەنێت دەستێنێت طبعا خۆ هەمومان کەسمان لەگەڵ سووتاندنەکە و لەگەڵ کاری توندیشین بەڵام خاڵێکی تریشێ نابێت لە بیرمان بشێ خاڵە ئەویش ئەوەیە کە دوو حزبی دەسڵات ساڵانێکی دوور و درێژە کۆمەڵێک کادری متەفەرقی ئەوەی کە پێوترێت بندیوارە و ئەمانیان داناوە و موچەیان پێدن و بەناوی پێشمەرگە و بەناوی پۆلیس و بەناوی ئاسایش و بەناوی پاراستە و بەناوی زانیاریەوە موچیان پێدن بەڵێوانی بۆ ڕۆژێکی وەکو ئەبرۆ بێت دوو کەسی هەژاری دڵسۆزی خەمخۆر بۆ ژیانی خۆی و بۆ ماڵ و منداڵەکەی ڕاخۆ پیشاندانەکە ئەوانی سێ کەس ئەنێرن بۆ نایە بۆی بە ئاراسەیەکی ترات بێن دواتریش بیانویان هەبێ بۆ سەرکوتکردنی بیانویان هەبێ بڵێن لە بەیاننامەکانیان بڵێن ئەم خۆ پیشاندانە ئێمە لەگەڵ داواکاری ڕەواکانین بەڵام ئەمە بە ئاراسەی تر برا و دەستی ناحەزانی تێ من پێم وایە ئەو دەستی کە ئەوان باسیەکەن دەسڵات باسیەکە لە کوردستان دەستی خۆیانە
ئەو دەسە خراپە و ئەو دەستی کە ئەوان ئەڵێن تۆمەتی ئەملا ئەولاکەن کە ئاراستەی خۆپیشاندانەکان بەلای ترا ئابن و لە داواڕەوەکانی دووریە خەنەوە ئەو دەستی ئەوانە چونکە بۆ نمونە ینی گۆڕان و کۆمەڵ و لایەنەکانی تر و کۆمەلگای مەدەنی و حزب بچووکەکان و گەورەکان وانی کە بەشدارن لە خۆپیشاندان چ بەرژەوەندەکان لەوەیە لە ئەم ئاراستەیە کە باس لە سیستەمەکە باس لە ڕوخاندنی ئەم سیستەمە خراپە و کە باس لە عەدالەتی اجتماعیە کە باس لە حکوومەتی ڕەشیدەکە چ قازانجەکان هەیە لە ئاراستی خراپی بن ئەگەر هەر مشەخۆرەکانی خۆیان و توفەیلەکانی خۆیان من کە ساڵانێکە پیانەگەێنن بۆ ئەوەی لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ بەم شێوەیە جوانی خۆپیشاندانەکان و مەدەنیەتی خۆپیشاندانەکانی پێخۆش بکەن ئەمە بەشێکی ترێت لە کارە خێزانەکانی دەسڵات لە زۆر باشە زۆر باشە مامۆستا دەگوترێ یەک لەو هۆکارانەی کە پاڵ بە خۆنیشاندەران دەنێت لە ئێستادا پەنا بۆ هەندێک خیار بەرێکە لانی کەم لە ڕابردوو بەم شێوەی ئێستا پەنایان بۆ نەبردووە پەیوەندی بەوە هەیە کە ئەم دەسەڵاتە بە ئەندازەیەکی زۆر خەڵکی نائومێد کردووە لە ڕابردوودا تا ئێرە لەوەی کە کەمترین بەدەنگەوە هاتنیشی هەبوو بێ بۆ خواستی خەڵکی خۆپیشاندەر لە ڕابردوودا سحری چاوەڕوانی و ئومێدی لای خۆپیشاندەر لە ڕابردوودا بەتاڵ کردوتەوە کە بە شێوەیەشی مەدەنی توزان خواستەکانی جێبەجێ ببێ بۆیە لە ئێستادا خەڵک دەیەوێت شێوازی تر تاقیب کاتەوە کەواتە ئەوی لە ئێستادا ڕوودەدا دەرەنجامە کاک شۆڕش لە ڕابردووە تروسکاییەکە بۆ لە کۆتایی تونێلەکەیە تروسکاییەکیان بەدی کردووە بۆی کە بتوان چاکسازی لێوە بکرێ و ژیان و گوزاران باشکرێ بەس خەڵکی ئێستا نائومێد بووە ئێشتا ڕەنگە هەندێکی مابێ نائومێدی زیاد بکە وەکو محەممەد البوعزیزی کە 4 کەس خۆی سووتان لەسەر شەقامەکان ئەوجا لە ئێستا قایمترە بێ لە ئێستا سەخترە بێ هیچ کاتێک بەو زمانەی زبرەی ئێستا نەگەشتۆتە ئەوروپا و گەشتۆتە ئەوروپا زۆر بەداخەوە لە نێو خۆپیشاندەرانە ئەو نیکابیسیە مەترسیدار ڕەنگە چەکە بێت وا باس ئەکرێت وا ئەگەڕێتەوە نازانم ئایا ڕاستە یان نەکە مێدمان وایە ئێمە بۆ شێوازە نەبێت دەسەڵات پێویستە مامەڵەیەکی زۆر هێمنانە و زۆر ژیرانە و زۆر لۆژیکیانە بکات لەگەڵ ئەم حاڵەتەیە بۆ ئەوەی نەیتەنێتەوە چونکە ئەمە قریشکەی گیرفانێکی بەتاڵە ئەمە مەترسیە کە ماڵ و مناڵی ئێنێتە پێشچاوی خۆی ئەمە ئەو هاوارەیە کە لە ماڵگەلێکی زۆرە هەتا ئێستا ڕەنگە تازە ڕەنگە لە هەندێشە نەوت تەوزیعکرابێ ڕەنگە نەوت نەکڕابێ ماڵ هەیە کە بەتانیاوە بەخۆیە منداڵی ناتوانێت بچێت بۆ قوتابخانە ڕێژەی تەلاق گەشتۆتە لە 140 لە هەرێمی کوردستانە خەڵک هەیە کچەکەی نانێرێتەوە بۆ زانکۆ کە موچە خۆرێکە چوزانم یە گیرفانی دەرێنە سێرەکە 250 ناری پێەیە کەسێکە بریندارە بێ دەستەکەن بە گیرفانیا هیچ لە گیرفانیان نییە ئەمە پێویستی بەوەیە خەڵکێکی زۆر دڵسۆز خەڵکێکی سوتاو بۆ نیشتمان و بۆ وڵات بێ مشوری بخوا بێدا بنیشن پێکەوە بیری لێ بکەنەوە ئەم وەزعە چۆن ئینقاز بکەن کاکە وەرن کۆشەکانتان بفرۆژن بیکەن بەگەڕێەوە خەڵکە برسەیە ئەم خەڵکە بۆ هەتایە سەوانە بووە لە ڕابردووە خەڵک کەمالیاتی ژیانی پێویست نەبووە ئێستا کارتی پێنێ بۆ مۆبایلەکەی پارەی پێنێ بۆ بەنزینی سیارەکەی کێشەکە زۆر لەوە گەورەترە کە بە کێشەی عسکەری یاخود حەلی ئەمنی یا ئەو جۆرەشتانە یا لە شوێنێ ببێ لە شوێنێک نەبێ ئەمە هەمووی ئەتەنێتەوە هەر هەمیەتەنێتەوانی ئەمەکی ئێستا هەیە پێویستە کە زوو بەزوو هەمووان بە تایبەت حکوومەت هێرێمی کوردستان بێتە پێشەوە کۆمەڵی گۆڕانکاری بکە بەڵێن و چارەسەری زەربی یان مامەڵەی دەسەڵات لەگەڵ ئەم خۆپیشاندانانە چۆن تەقیب هیچی پێ نییە هەتا ئێستا دەسەڵات جگە لە حەلی ئەمنی جگە لە بڵاو پێکردنی هەندێک هێست جگە لە هەندێک هەڕەشە و گوڕەشە جگە لە هەندێک ڕێکەوتن لە ڕێ هەندێک کەسی عشاری و کە بیکە هیچ چارەسەرێکی پێ نییە دەسەڵات مەسی داواکاری خۆپیشاندەرانی نەکردووە حەلی پێ نییە چارەسەرێکی پێ نییە نازانێت چۆن مامەڵە بکە باجی ڕابردووی خۆی تێدا حکوومەتێک کە ئیفلاسی کردووە نەوت شەفاف نییە لەگەڵ بەغا نەکەوتۆتە ڕێکەوتن ئەڵێ قەرزاریەکی زۆرم لەسەرا نازان دێداهاتەکان چی لێ بەرەو ئەڕوا راپۆرتەکان شتی ترمان پێ ئەڵێن جالەوەی چارەسەر نەکرێ بە خێرایی ئایندەی هەرێمی کوردستان بەرەو شوێ دەبات زۆر بەداخەوە ڕەنگە زۆر قورس بێ زۆر سەخت بێ ئابادی دیفاع لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکە شۆرتەی هەیە لە قەرەهەنجیر و لەو شوێنانە ڕەنگە بڵێ ئیستعدادم هەیە بۆی کە شوتەی ئیتحادی بگەێنێتە هەرێمی کوردستان کاک شۆڕش حکوومەتێ نەتوانێت موچە بە ئەو ڕوبع موچیەش کە خۆی
کە خۆی دایناوە نتوانە بیدا یعنی لێدوانەکانیان خەڵکەکەی ئەوەندەی ترژ ناومێت کرد بۆ ساڵی 2010 وەزعەکە زۆ خراپترە بێ زۆرێک لە پەرلەمانتارەکان هاوار و داد و بێدادیان بوو لە کەناڵ و شاشەکانەوە وتیان حکوومەتی هەرێم بەرەوەی ئیفلاسبوون ئەڕوا بەرەو شکستێکی زۆ گەورە ڕوا پێویستی بە چارەسەر هەیە بەس ئەمان لە وکۆڵی لە کەلی شەیتان نیانە خوارەوە اعتراف ناکەن بەوەی کە ڕوو لە شکستە فەرمو وەرن با کێشەکانمان چارەسەر بکەین یە باشە ینی وای لێ هاتوو وەزعەکە شێوا و یە باشە تۆ دوو بەرپرس ئەڕوا بۆ شوێنێک بەرپرسەکە کە ئەڕوا جێگرەکەی بامێنێتەوە کاروبارەکەی بەڕێوەبەرێ بوو دوو کەس بێت پێکەوە یاساوانە سیستمەکەوانە ناکرێت خۆ هەردووکتان پێکەوە بڕۆن کە تۆ ڕێی بە ئەویان بێنێتە ئیش و کارەکە بەڕێوەبەرێ متمانە نییە لە نێوانی یەکتریا پێویستەکە خەڵکێکی خاوەن لۆژیک مشورخۆرەکان نیشتمان پەروەرەکان ئەوانەی خاوەنی نێتێکی پاک و ساغ و سافن بۆ نیشتمانە بێن کۆبنەوە کلیشکێ بکەن هاوارێ بکەن بڵێ ئیسیجابەتان هەبێ بۆ خۆپیشاندەران مەیان کوژن لەوە زیاتر مەیان ڕەنجێنن و با ئەم کیانەی کە هەمانە ئەم ئیدارەی کە هەمانە بیپارێزین خوانە خواسە لە دەستمان دەرنەچێت زۆر باشە کاگێ عەدنان چی وا دەکات لە ئێستادا لەم کاتە هەستیارەدا ئەم دەسەڵاتە بە شێوەیەکی عەقلانی مامەڵەکە ناکا لەگەڵ ئەم هەیەجان و ئەم خڕۆشانە جەماوەری کە لە لەکوێی مێژووی بەشریەتە هیچ دەسڵاتێکی مستەبد و دیکتاتۆر عەقلانی مامەڵەی کردەجا ئەسڵ عەقلانی مامەڵەی بکردای بۆ ناڕزایەتی دروستە بوو ئەگەر بە شێوەیەکی باش ناتوانێت لەبەرەوەی ئەم دەسڵاتانە تۆ سیر کە بەشێکی زۆری مە لە پەرلەمانی کوردستان بووین من لە ژنەی داراییش بووم ئەمزانی ئەو موچەیە بەشێکی زۆری بۆ هێز ئەمریکان و بۆ ئەنا ئەڕات ینی دەسڵاتێکە ئەوەندە کار بۆ ناکات کە مامۆسای زانکۆ مامۆسای قوتابخانەکان ژیانێکی باشتر و گوزرانێکی باشتروانیان هەبێت و بابرە سێکتەرەکانی تری کۆمەلگا کوشت و کاڵ ئابووری بابرێن قتاعی سناعەوانە باش بکات بیر لە کردی ئاسایی شکاتەوە بیر لەوە ئەکاتۆ هێزی چەکدارەکانی بەهێز بکات موچەی باشیان هەبێت زیادیان کات ینی کوردستانێک بەم ڕێژەیە و ئەم هەموو چەکدارەوە هەموو هێزە و دەیان هزار بەستەنها حیمایەمانەیە حیمایی مەسئولەکانمان هەیە کە ئەمە لە هێزی ئینتاج کراوەتە هێزێکی جۆرێک لە کۆلایەتی بۆ بەرپرسووینەکان ئەم جۆرە دەسڵاتانە بتەنها بیر لەوەکەنەوە بیر لە مانەوەی خۆیان و حیمایەکردنی خۆیان و موقعی خۆیانەکەنەوە لە ئێستادا خەمی سەرێکیان ئەوەیە کە چەند هەیمەنێتیان هەیمەنیان بەسەر کۆمەلگا ئەمێنێ لەبەرەوەی هەیمەنی ئەوان مانەوەی هەیمەنیان مانەوەی ئەو ژیانە ئەوکەوترێ ژیانە هارون ڕەشیدی کە ئەیگوزارێنن ئەو ژیانە هایلایڤی کە ئەیگوزارێنن بۆ ئەو امتیازە ناقانونی کە لە بەردەستیاندا ئێستا ئەگەر حکوومەتێکی دیموکرات و حکوومەتێک کە لەژێر چوارچەوەی چاودێری دارایی و نەزاهە و ئەمانەدا بێت ئەم هەموو بەهادەردانە نامێنێت بۆیە حتمما ئەو منطقە لای ئەو منطقی هێزە منطقی بەکارهێنانی هێزی چەکدارە ئێستا لە نێوان ئەو منطقی هێزەی کە دەسەڵات لانی کەم تا ئێرە ینی پیادەی دەکات لە بەرامبەری خۆنیشەندەران و ئەو هێزانەشی کە لەناو خۆنیشاندەراندا هەیە وا باشە کۆمەڵی ئیسلامی و بزۆتنەوەی گۆڕان لە شوێدا بن موقعی ئەم دوو هێزە زانی کە زۆرجار کە باسی هی نەکرێت ینی حتا پرسیارێکت کرد لەسەرەوەی کە سواری شەپۆلی جەماوەر و ناڕزایەتەکانی جەماوەرەوانە زانی بەس باسی گۆڕان بکەم لە دەنگدەری شاری سلێمانیە شەشی دەنگی بە گۆڕانداوە یعنی تۆ ئەم هێزانە ناتوانانی بڵێ ئەمە کۆمەڵ ئەمە هێزێکی دابراون لە کۆمەلگا دابراون لە جەماوەرەکەی ئەو جەماوەری کە خۆپیشاندانەکات ئەو جەماوەری کۆمەڵە جەماوەری گۆڕانە جەماوەری یەکگرتووە جەماوەری ئەم حزبەکانی تە خەڵکیی سربەخۆ بێ حزبی ئەمانەیە جەماوەری ئێمە بەشێکین لە ترپەی ئەوەی کەوترێت ترپەی شەقام و ناڕزایەتەکانی شەقام و ویستی شەقام و ئەمانە لە کەناڵە ڕاگەیاندنەکەتە ڕیکلامی بۆکەی لە بەرنامەکان تا ڕیکلامی بۆکەی کاری بۆکەی لەگەڵ حکوومەتە کارت بۆ کرد لە پەرلەمانە شەڕت بۆ کرد کەواتە تۆ بەشێکی لەو خەباتە جەماوەریە دانابڕی لەو خەباتە جەماوەریە بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان 450 یا 500,000 دەنگی هێناوە جەماوەریە تۆ 500,000 لە کۆی 2 ملیۆن خەڵکی کوردستان ئەوەیە یعنی کەواتە ئەم هێزانە هێزی جەماوەرن و لەگەڵ جەماوەرن زۆر سوپاسانەکەم زۆر بەڕێزان کاک عەدنان عوسمان ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان هەروەها مامۆستا یاسین حەسەن وەزیری پێشووی لە حکوومەتی عێراق سوپاس تۆشەکەم سوپاس بۆ یۆش بینەرانی بەڕێز سوپاس